ستاڵتان لێبێت وەم کاتتان باش خۆشحاڵم لاڵقەیەکی دیکە لە پرۆگرامی ئێواری سلێمانی لەگەڵتانم. لە پرۆگرامی ئەم ئێوارەیە شک دەخینە سەر گیا دەرمانی ئەو دەرمانانەی کە بەشێکی زۆری هاوڵاتیان ڕووی تێدەکەن و داواکاری زۆریان هەیە لەسەری کە بە گیا دەرمانیان خۆ گیای ڕووەک ئەو دەرمانانی کە لە ڕووەک دروست دەکرێن ناسراون بە میوانداری زۆر بەڕێز کاک عەدنان داودی حەکیمی دەرمانساز یاخۆت ڕووەگناس. بیرم نەچێت پرۆگرامی ئەمڕۆمان دەکەینە دوو تەوەر لە دوو پرۆگرامی جیاوازدا. لە پرۆگرامی ئەم ئێوارەیەدا باسی گیا دەرمانی سوود و زیانەکانی دەکەین، لە پرۆگرامی داهاتوودا هەر بە میوانداری بەڕێز عەدنان داودی کە حەکیمی ڕووەگناسە و هەروەها شارەزای لە بواری ئەنجامدانی کەڵەشاخ. لە پرۆگرامی داهاتووە باس لە کەڵەشاخ دەکەین و سوود و زیانەکانی ئەویش باس دەکەین. بینەری پرۆگرامی ئەم ئێوارەیەمان بن. زۆر بەخێر بێیت کاک عەدنان. زۆر سپاس بچین. خۆشحاڵم کە لەگەڵمانی لە پرۆگرام. خۆشحاڵتم. زۆر سپاس. کاک عەدنان تۆ دوو ئیشی جیاواز دەکەیت لە پرۆگرامی ئەم ئێوارەیەدا. تیشێک دەخەینە سەر ئیشی یەکەم کە گیا دەرمانیە خود ڕووەگناسیە. چۆن فێری ئەم کارە بوون یاخۆت چۆن دەستان کرد باک ئەم کارە جیاوازەکە ڕووەگناسیە و دروستکردنی دەرمانێکی جیاوازە؟ بەڵێ زۆر سپاس. ئەم پیشەیە ئەم پیشەی ئێمە پێشەیە من زۆر حەزم لێ بوو، زۆر خولیای بووم. هەم ئینسانیە مرۆڤایەتیە، خۆشە تۆ کەسێک عیلاج بکەی کەسێک لە تۆبی بە سەبەبیت لە هەر کێشە و کۆمەڵ و گرفت و هەتا بۆ لە مردن بەدەستخوای گەورەیە زۆر جار تۆ چی بەلای دکتۆرێک حەکیمێک لە مردن ڕزگارتە بە شتێکی گەلێ خۆشە هەم بۆ ئەم دنیا بۆ ئەو دنیاش. من لەگەڵەوەشە دۆستێکی زۆر خۆشەویستم حەزەکەم نایبەرم مامۆستایەکی خۆم قۆبڵم کردووە کاکشی حوسێن زۆر هاوکارم بوو، زۆر پاڵنەرم بوو بۆ ئەم پیشەیە هەش بوو ڕێگرم بوو ئێمەیکە و نابێ و ناکرێ بە تۆ ناکرێ و چی بەڵام ئەوی هاوی نە دیکە بەڕاستی من لێرە زۆر سپاسێکم. باشە. چەند ساڵە ئەم پیشەیە بۆ بەتە با بڵێن پیشەی سەرەکیەوە؟ ئەوەی وەکو پیشە تەقریباً 5-6 ساڵێکە بەڵام وەکو خولیا دەمێکە. باشە. لە ماوەی ئەم 5-6 ساڵەیە کە دەست بەم کارە کردووە ئەزمموی کارەکە چی پێ فێر کردویت؟ ئەزمموی چی پێوتویت؟ ئەزمموی کارەکە ئەوە نییە من هەر خۆم فێر بووم و کەسێمە دەورەشمان کردووە مامۆستاشمان هەیە لەم پێش و پار بوو دەورێکی کەمان کرد لە مجەمە فەنی تاران لەوێش دەورێکمان کرد تر کۆمەڵێک مامۆستای بەڕێز خۆشەویست زانا حەکیم ئەمانە مامۆستامان بوون شتی باشیان فێرکەواتەوە بەردەوام لەوەیان کە زیاتر خۆتان فێر بکەن بەردەوام بەحرە وەکو بەحر وایەتە هەر بڕوو هەر شدی ئاوە. باشە. ئەمە شەزانستە. بەڵێ چۆن ئەو ڕووەکانە هەڵدەبژێرن کە دەیانکەنە دەرمانێک بۆی کە کەسێک سوودی لێ وەربگرێت؟ ڕووەک زۆرە بڕاو بکە وەک پێشم وتێمەە هەمووی دەرمانە بڕۆ لەو دەشتە بگەڕێ هەر تاڵە پوشە بدۆزرەوە دەرمانە. ئێتر دەرمانەکانش دیارن. بەڵێ. ئێتر هەیە بە زەیت هەیە بە تەقتیرە ینی ئاوتکە هەیە بە هەروەکو ئەمەی ئەیکەتە ئاوا خولێت ئەنواعی زۆرە. ڕاستە. ئەو جۆرە ڕووەکانی کە دەبنە دەرمان و شیفا زۆرن لە هەمان کاتیشدا ڕووەکمان هەیە کە زیان بەخشە و ژەهراویە. ئێوە چۆن دەتوانن ڕووەکەکان جیا بکەنەوە؟ بەڵێ جیاکەینەوە ئێستا بۆ نمونە ڕووەک زۆرن. بەڵێ. ئێستا با باس شتێک بکەین گۆیش. بەڵێ. گۆیش تەبعەن خەڵک لەوانەیە زۆر بە کەم تێبگا. بڕواکەی هەرچی دەماری دڵی کاتەوە هیلایکی مادوێتی تەنگە نەفەسی ئەمە ناڵێ بەردەوام بیخۆی. باقی سەوزەکان تریش جایتشێ ژارە. بەڵێ بێگومان نابێ بخورێ. بێگومان هەر نیعمەتێک کە خۆی گەورە بەم ئادەمیزادی بەخشیوە سوودێکی هەیە. بەڵام ئێستا بۆ نمونە سەوزەکانت باس کرد. سەوزەکان ئەگەرچی سوودێکی زۆریان هەیە بەڵام ڕەنگە بەکارهێنانەکانیان لە لای ئێمەمانن چۆنەڵی دیاری کراو نەبێت. ئەگەر بپرسم سەوزەکان سوودیان چییە؟ وەکو کەرەوەز کەرەوەز بۆ ڕۆمانتیزمە زۆر باش. بۆ ڕۆمانتیزمە باشە. مادەنووس بەردەتوێنێتەوە بەردی کوورێک. مادەنووس چۆن بەردەتوێنێتەوە بێت چۆن بەکاربێن؟ بیخۆ لەسەر سفرە بیخۆ.
بەڵام ئەگەر بکرێ بە تەقتیل و ئاویش و کەرەوەی زەیتیە مەساوانە بە مەعمەل و بەمانە بکرێ بە دەرمان باشترە بەڵام تۆ دائما لەسەر سفرە هەر بێ کوزەڵە باشترین ینی هەرچی ئیلتیهابی لەشە ناهێڵێ بۆ کەسێک بۆ نمونە ئاسنی کەمە چی باشە کەوەر خەڵکی خۆڵە بۆن دەم دەنایە خوا گوناحانێ و زۆربەی ئەو شتانێک کە سوودیان هەیە بۆنیان هەیە بە نمونە سیر پیاز سیر پێوترێ ڕەفیقی هەژاران هاوڕێی هەژاران دۆستی هەژاران ئەمە نەبەسوودە باشە جۆرێک لە ساوزەکان کە شیوتە زۆر باز دەکرێت کاتێکە کەسێک خوێنی خەستە بێت پێی دەڵەن شیوت بۆ خوێنت ڕوون دەکاتەوە ئەمە بەڵام زۆر جاریش ئەوترێت لە کۆتاییە شیوت با بڵێن بینینی چاو کەم دەکاتەوە چاو بەڵێ کەس دەکات ئەمە تا چەند ڕاستە شوێت دژە چاوری ئەتوێتەوە بەڵام ئەگەر زیادە ڕەوی بکەی لێی ینی هەموو شتێک پارەشە زۆر بخراپە باشە بەڵام هەموو خواردنی هەموو دەرمانێک ئەوەی کە من باسێکەکەمان بەسوودە بەڵام زیادە ڕەوی تێ بکەی باش نییە شوێت ئەگە بێت وەرە تۆ دوو دەستک وردکە لەگەڵ ماست تێکەڵیکە و لیمۆ بکوشەرە سەری و داینە جوان تێکەڵیکە سێژەمە ئەبێت دوو کەوچکێ بۆ دوو کەوچک چێش بخۆ پێشنان باشە سێ ڕۆژ بیخۆ یەک ڕۆژ مەیخۆ ینی ڕۆژێکە بێ سەحەتکەی بەڵام تۆ دانشی لە جێکا بیخۆی تەبعەن هەچی چاوری چاوای توێنێتەوە ئەو کاتە نەک زەیفەکە لەوانی چۆریکە کاتە بەکارهێنانی وەک دەرمان ئەبێ بزانی چۆن دەرمان بیخۆین زریان خان بڕا بکە ینی خواردنیش ئێمە ئەبێ وەکو دەرمان بیخۆین یان وەکو عیلاج اینجا منەم جا شتێکمێ باسی کەم خی گەورە تەنها وەرجی داوە دەست خۆمانەوە کردمان دەپەن یەشە گەورێ وێکی ئاوای لێ کردو یان ئەمە خۆمان وەچینی لە مەرگا ئەو سەقەتمان کردووە کاتە مرۆڤەکان ئاگیان لە تەندروستی خۆیان نییە بەڵێ خواردن ئەساس سیستەمی خواردن فەلسەفەی خواردن ڕۆشنبیری خواردنەیە بێگومان ئەبێ فەلسەفەتە بێ لە خواردن تۆ دانسی کەبابێک بە حەوت نانەوە خۆی چۆنە بێشتیوە کەباب هەر دیار نامێت باشە لەگەڵایە کە باستان کرد زۆربەی تاکەکانی کۆمەڵگا زۆربەی تاکەکانی ئێستا کێشەی سەرەکیان ورگە لە بەرامبەردا زۆرێک لە ڕێکلام هەیە بۆ ئەو بابەتانی کە بۆ دابەزاندنی کێش بەکارێت ورگ ناهێڵێت چوری ورگە توێنێتەوە کە بە ئەنواع جۆر و شێوە و شکل باس دەکرێت بۆ تایبەت لە سوسیال میدیا کە بە شێوازێکی هەڕەمەکی باس دەکرێت و ئەنواع جۆر دەرمان دروست دەکرێت ئایا دەبێت چی بکرێت بۆ ئەوەی کە بە شێوازێکی تەندروست ورگت نەبێ سیستمی خواردن بەس نییە بۆ ئەوە یاخود ئەو جۆرە دەرمانانەی کە بەکاردێت تا چەند ڕاستە ئەنی ورگ ناهێڵێ سیستەمی خواردن باشترین شتە بڕۆکە سێکە زەخت و شەکرە مستحیلە عیلاجیە بێ زەخت و شەکرە مستحیلە باشە بەڵام بە سیستەمی خۆراک عیلاجەکری بە سێمان عیلاجەکرێ بە سیستەمی خۆراک سیستەمی خۆراکی بگۆڕێ واز لە شەکری و کاربۆهیدراتۆمانە بێنێ چاکە بێ قەزی ئەمە بەعزێ حەبوو مەبوو کۆمەڵشتێ لە سۆشیال میدیا من بەڕاستی نازانم و باشش نییە خاوەنشی دیار نییە جۆرێک لە قاوەی نازانم قاوە و جۆرێک لە چای سەوز و بڕوا بکە من ئایا بێ نۆرینگە بێ دوکان بێ خەلەلێکە بێ عیبێکم بە بێ شتێکە بێ دیتەوە سرم یان ئیسفادە ناکە یان کردوتە بەڵام سۆشیالە چی بۆکوێ بێگومان هیچ ئەساسێکی ئەو دەرمانانە هەیە کە بۆ نمونە ورگ دابەزێنە لایەوە بەڵێ هەیە بەڵام بەو شێوەیە نییە بە بچێ بە وەکەمە سۆشیال میدیاکان باسیەکەن شتێکی سەحری و شتیوانە بەڵام لە هەمووی باشتر لێنەکەی ئێمە و لێنەکەی ئەوان باشتر سیستەمی خواردنە تۆ خواردنی خۆڕێکە وەڵی پێست جوانە بێ باڵاو جوانە بێ ورگ جوانە بێ قەو باڵایەکی ڕەشیق بێ نەخۆشی نابی تۆ 11 شەو 12 شەو قاپێ برنج بخۆی بە دەورێ برنجەوە هینە گۆشتەوە ئەیتەماڵم وەرگیشە خەستەمەخوا دژمنی بێ باشتر وەنیە دژمنتار بێ لەوە باشترە ئەگە بترێ زەعیف بی نان ئەبێ کەم بکەیتەوە زۆر زۆر کەمیکەیتەوە یعنی لە 90 ئەبێ کەمیکەیتەوە باش برنج شەکر میوەکان ئەمانە کەم بکەیتەوە ئینە مەسەلەی عەرەبیشیە لێ
تعشى وروح تمشى أرني أغرب خو بروح يحسبك بله بەڵام لە هەمووی باشتر شتێترەیە بۆ خواردن بۆ کێشت چاک بێت کێشت نەمێنێ ئێوارە کە نان خوارد هیچ مەخۆ هەتا بەیانی نیوەڕۆ هەتا بەیان ئاو بخۆی قەینە ئاو ڕێگە پێدراوە لە بزان بە چل ڕۆژ عیب دەمێنێ نانەکە کەم کەرەوە شکر کەم کەرەوە نێوەکان کەم کەرەوە باشە یەکێک لەو شتانەی کە زۆربەی هاوڵاتیان زۆربەی تاکەکان باسیەکەن و لە پابلین بابەتی ورگە کاتێک کە بە کەسێکەڵی بۆ نەقڵەوەبووی ورگت زیای کردووە ئەڵە قۆڵۆنم هەیە زۆر ناڕەحەتی ئەوەم هۆکارەکە ئەوەیە ئەمە تا چەند ڕاستە قۆڵۆن کە بەپێی ئەو زانستی ئێوەتانە ورگە ئاوسێنێت و چارەسەرەکەی لای ئێوە چییە؟ بەڵێ قۆڵۆن خۆی سەرەکی لە قەلەقی و تووشە قەلەقی زۆر خراپە ئەنجا بە دوو قسەی خۆشیشی تێگەین هەرچی پیاوی کوردەیە لە داخەوەی ناوێت لە بیکا بە دووژم تووشی قەلەقی قۆڵۆن دەبێ هەرچی ژنی کوردیشەیە لە ترسی و پیاوەکەی بکا بە دووژم هەر تووشە بێ کاتەجابەرساوی تۆ بێ هەمووی هەر قۆڵۆنی هەیە قۆڵۆن سەرەتا لە بەکتێریای مەعیدەوە دەست پێکە بەکتێریای مەعیدە شتێکی زۆر پیسە دیواری مەعیدە وێرانەکە دوایەتی تۆ بۆ دۆڵدەگرێ ئەمە هەیە تووشی قەبزێ بێ هەیە تووشی سکچوونە بێ هەیە تووشی ڕشانەوە بێ هەیە ئازاری هەیە ئێترێ غازاتی هەیە کۆمەڵێک ئاڕازی زۆرە خۆ ئەگەر دەریج نەکەوێت زۆر مشکلێ ئەگەر ئەم قۆڵۆنا ئەگەر دەر نەکەوێ پێوترێ بەکتێریا خەبیثەیە شتێ خەبیث پیس دوای چەند ساڵێک کە دەرکەوت بە سەرەتانەوە دەرەکەوێت بە سەرەتانەوە ئەبێت دەرەجە چواریش ئەو کاتە هیچ عیلاجی نییە بەڵام سەرەتا وەک پێماوە نان کەم کاتەوە خواردن بجوێت تا حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەسەرێت تێڵە بە 36 جار بیجوێ ئەبێ ئاو زۆر بخوا نان کەم بخوا ئەوەی هەیەی ماوەی نەیخوا خۆی زەرورێ بیخوا بەڵام زۆر ئەمانە بکات چاکە بەڵام لای ئەمەش عیلاجیە بەڵێ چەند جا دەرمانی و هیدینێ و ئینشەڵا کۆتایی پێدێ بوون ناو گیادرمانی تۆی بە کەسێکە لە قۆڵۆنم هەیە لە ماوەی چنێک ئیسفادە ئاکات وەڵا لە ماوەیەکی زۆر کەما ئیسفادەکە بەڵام بەردەوام بێ بەڵام شتێکی کە هەیە لە ناو هەموو ماڵەکەی لە هەموو بازار و دوکانێک شایە لیمە بەسرە لیمە بەسرە ئەگە بێت و بەردەوامی لەسەری بڕوان پێ بکە خات و زریان بە 40 ڕۆژ نە قۆڵۆن نەچەوری چۆن بەکار بێت هەر لەتیکەوە بیکە ناو گڵاسی ئاو گەرم یان تۆزێک بیکوڵێنە بەڵام لە بری شەکەر ئەگەر بە هەنجون شیرینیکەی باشترە یعنی ئەگەر ڕۆژی تۆ گڵاسێک نیو گڵاس بخۆی شتێکی زۆر زۆر چاکە باش ئەگەر کەسێک بۆن منە بێ زانیاری لەسەرم بابەتانە وەرگێ بێتە لای ئێوە بەم شێوەیە ڕێنماییەکەن بەڵێ نەخۆش بێت نەخۆش بڕابکە نەخۆش تا نەخۆشەیە تەمە دوکانەوە ئەمە زڵفۆ ینی کات بووە چەند ڕۆژ بۆ ئیشم نەکرد پارەشم پێ نەبووە دینارێکیش خواخوام بۆی کێ بشتێکی پێ بڕۆژم خەڵکێ نەخۆشە کاتەوە خوا عەلیمە ئەوتمە دادە جان کاکی جان تۆ من دەرمانم نادەمێ بەڵام تۆ بڕۆ ئەمانە بکە چاکە بی خۆم حەزم کرد بای سەرڕەداشتم لێ بکرد پێم نەفرۆ زەمینە قوبوڵی نەکرد پێ بفرۆشم قەناعەتێکی چۆ لە شوێنتر کردی باشە ینی قەناعەتی نەبووە کە من نەمداوە پێی وای زەمن ڕقم لێت یان نیمە بەڵام من ڕێنمایم کردو دادە جان کاکە جان تۆ بڕۆ کەواتە هەموو کاتێک گرنگ نییە تۆ بە پارە تەندروستی بکڕی ئەوەی خۆت لە ماڵەوە ئەیکەیت یا خۆت ئەو ئاگادە ئەو سیستمی خۆراکی خۆت ڕێکی ئەخێ ئەو ئاگاداری خۆت هەتە لە ئابوونی خۆت گرنگترە من کەسێکی نزیکی خۆم زۆر نزیک خۆم ینی زۆر زۆر نزیک شکی نەخۆشی پیسم لێ کرد شکم لێ کرد ئەنجاکە شتێکە هاوی کاکدارایی دەگەر بڵێ بەیانی بارە خێزانەکەم بڵێن بارانە بەتانێ شوست دایما شتی نزیک خۆت زۆر بە هەن وەری ناگری پێم وت نان مەخۆ ئەوە مەخۆمەوە قسەی ناکرد وتە بەس نان مەخۆ چاکە ئیتر سەفرێکمان لەگەڵ کاک دکتۆر کارزان سڵاو ڕێزنێ بووی گوێی دەما بێ سوتفا لەگەڵ ئەو قسەمە کرد کاکارزان بتە بۆ هاتم کاکارزان تۆ زەن نەسیحەتی بکە کاکارزان دکتۆر کارزان وتی دارە گیان نان مەخۆ شەکر مەخۆ میوە مەخۆ کاچی با قسەی ئەوی کرد بڕاکی لە ڕەبەزان نایخوا ئێستا بە زۆر لەم بیخۆ نایخوا
چاک بوو وەرگیشی نەما قەدیشی باریک بووەوە ئەو نەخۆشیە کە من شکم لێ بوو نەما. کەواتە هاوڵاتیان دوو بەشن، بەشێکان زیاتر گرنگی بە دەرمانە کوردەواریەکانە دەن، بەشێکیان زیاتر گرنگی بە دەرمانی زانستی دکتۆرە دەن. حەزیان لێ ینی زۆر سێ من هەیە حەز دەکا بێ بۆ لای من دەرمانی بەمە بای 50,000 کاکە پێویستم لێ بۆ بدەمێن. هەشە بە قسەمەکە زۆر کەسەیە شەکری بۆ زەختی بووە گۆڕایی بۆ ئێستانە حەبەخواانە دەرزش لێت. باشە بابەتێکی تر کە زۆر لە لای بەتایبەت گەنجەکان بەتایبەتتر ئافرەتان زۆر احتیمامی پێدانەوەی کە جوانکاری و با بڵین بابەتی سروشتی وەرگتن بۆ ئەوەی کە پێستێکی جوانیان هەبێ بۆی وەکو جوانکاری بەکاری بێنن. ئیتر ئەمە دەرمانی نازان پەڵەیەزی بکەیە سپی بوونەوەیە ئەمانە کە زۆربەی جار خانمان ڕوو لە ئێوەکەن بۆ بابەتانە تا چەند ئەمە ڕاستە ئایا زەعافەتەکانی دوای بەکارهێنانی ئەو دەرمانانە چین ئەگەر لە خۆتەوە بەکاری بهێنی؟ سرکە ئەگەر بچنە قوڵایی مەسەلەکە هیچ زیبکەیەک هیچ ناڕێکی پێستێک هیچ کاڵبوونەوەی پێستێک پەڵەیەک یان کێ لەو کێشانە هیچی بەگاڵتر لێی نایە ئیلا نیشانی نەخۆشیە جگەر مەسئولە بەرامبەر هەموو جەستە یەکی لەوانە پێست جگەری پاک بوو پێستش جوانە بێ ئێستا من هەمە زۆر جا کەڵکێ بەڵام من حەبێ دەمێ یان شروع بێ دەمێ بۆ پێستی ئەلێ من ئەمەم بۆ چییە؟ کاکە تۆ ئەلێ خەرخەرەکە لێرەیە لەگەڵ کلێمێک بۆ دەموچاوی بڕوا بکە هەتاکو جگەر پاک نەبێتەوە شوێنەکانتە چاک نابێ ئەبێت جگەر پاک بێتەوە. باشە جگەر سی بخۆ پاکە بێتەوە لیمە بخۆ پاک بێت ئەو لیمە بەسڕێ بخۆ پاکە بێتەوە بۆ نمونە بەس ئاوگەرم بەس حەدیسی لەسەر بەیانیان وەرە 3 گڵاس ئاوگەرم بخۆم بڕواکەی شەکرەی پێچاکە بێ بەڵام بە مەزبوطی بڕواکەی کێشەی ژنانی پێچاکە بێ بەڵام خەڵ ئەمە ناکە تۆ هەموو ڕۆژێ وەرە لیمە بەسڕە بخۆ داچینی بخۆ بەڵام بە شێوەی تەندروست نەک بڕۆی تر ڕۆژی هەفتەی کیلۆی لێمە زین بخۆیت لێمە بەسڕی وەڵا عەدناوەتی شتێکی چاکە منەوەم نەوتو باشە قیاسی خۆی بخۆ ڕۆژی لیمۆیەک یان دوان بکەرە ئاو بیخۆ بە هەنجوین یان بە دۆشاوی تو شەکری تێمەکە من لەگە شەکردنی باشە دەبزان چەند ئیسفادی لێکە. ئەو کرێمانی کە بۆ پێست بەکارێت کرێم پێست زۆرە خەفتەی زۆرێت خەفتەی لە بازار زۆر و هەیە زۆر هەیە. ئەو کەسانی کە بەکارێنن ئەگەر بە هەڵا بەکاری بێنن تووشی ئەگەریەوەی هەیە تووشی بۆ منە حساسەتی پێستیان بکات لە ناڕێکی پێستیان بکات بەڵێ توش بوونەکە توش وشک بنەوەیەکە لەوانەیە بقلیشێنێ جیازی چێ لە با بڵێن بینی ئەو کەسانی کە پێستیان چۆرە خودت پێستیان وشکە بۆ بەکارهێنانی دەرمان لایە بۆ پێستی چەور بۆ وشک بۆ ئاسایی مامناوە کاتێک گرنگە تۆ بۆ نمونەوەکو خۆت کاتێک کەسێک کرێمێکی پێستت لێکڕێ بیبینی پێستەکە بزانی چۆنە چۆنی ئەنجام پرسیاج دێکەمان بزانم چۆنە تۆ چەورە وشکی بیتە نابێ یا وشکە و چەوری بیتە نابێ شتیوان ناکە تا چەند گرنگە بۆ نمونە ئەو دەرمانە ئەو کرێمە ئەو شتێک کە بەکارێنی لای کەسێک وەریگری کە شارەزایی تەواوی هەبێت و بیناسیت بزانی ئەو شتە لەکوێ ئەکڕی ناسین شەرت نییە ئەگەر مەبەست جێگاکەبی ئەمە شتێکوەکو دۆستاتی کێشێک زانیارەکەیە تۆ لیکولی دائیندەوە هەموو دەردێک دەرمانێکی مردن نەبێت بەڵام ئایا تۆ ئەم کەسە ئەچی بۆ لای دەردەکەی دۆزیوەتەوە کە دەردەکەی دۆزیەوە خەلەلەکە لەکوێ بوو پەنجەی خستە سەر خەلەلەکە یان برینەکە بێگومان چاکە بەڵام تۆ ئەگە براشت بێ ئەگە باوکشت بێ ئەگە خۆشت بی کە برینەکە نەدۆزیتەوە و کێشەکە نەدۆزیتەوە بێگومان باش نییە. زۆر باشە زۆر سپاس دەستەکانە خۆش بێت سپاس بۆ زانیاریەکانت. ئەگەر چی زۆر لە نەخۆشیەکان پێویستیان بە ئەوەیە کە باسی ئەو گیا دەرمانیانە بکەین کە بۆیان بەکارێنن لەبەری هاوڵاتیان کە خواستیان لەسەریە کاتی پرۆگرامەکە دیاریکراوە ئینشاڵڵا لە پرۆگرامی داهاتووتردا باس لەو پیشەیترت ئەەکەین کە کەڵەشاخە
کە بەڕێستان لە نۆرینگەکەی خۆتان یاخود لە دوکانەکەی خۆتاندا کەڵەشاق دەکەن باسیەوەکەین وەرزەکان تا چەند جیاوازی هەیە بۆ کەڵەشاق و کەڵەشاق لە شوێنێکی جستەدا ئەنجام دەدرێت گرنگی سوودەکانی چییە و لە ئەنجامدا زیانی هەیە خودنا. زۆر خۆشحاڵ بووم لە پرۆگرامە لەگەڵمەوەی سواز بۆ تۆ لە پرۆگرامی داهاتوو پێکەوە گفتوگۆ دەکەین. زۆر سپاس دەکەم. ئازیزانی من لە پرۆگرامی داهاتووتردا بە باسکردنی تەوەرێکی تر کە ئەنجامدانی کەڵەشاخە دێنەوە دیدارتان شاد.